میوانداری بەڕێز کاکژیر بکەم تایبەت بە ئەو بابەتە وەکو بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکانی دامەزراوەی میت ئەم کارەتان کرد چۆن بیرۆکەتان بۆ دروست بوو کە دەست ببن بۆ کۆکردنەوەی داتای ئەم فێستیڤاڵە بە تایبەت فێستیڤاڵێکی قەرەباڵغەوە ڕەنگە ئەم کارێکی ئاسان نەبوو بێ بۆ ئەوەی داتایەک دەستکەوێت لەسەر فێستیڤاڵە بە تایبەت داتاکەن کە من تەماشام کرد داتایەکی ورد بوون جا بۆیە وەگوتم بەڕێز ژیربورهان بەڕێوەبەری پەیوەندی گشتەکانی دامەزراوەی میت لێرەیە بۆی پێمان بڵێ چۆن دەستان بە کۆکردنەوەی ئەو داتایانە کرم بیرۆکەتان لە چیەوە بووات. زۆر سپاس کاک پشتیوان. ئێمە وەکو دامەزراوەی میت یەکێ لە پرۆژەکانمان پرۆژەی شیکاری و لێکۆڵینەوەی ئابووری بوو لە هەڵەبجە کە لەسەر داوای ئۆفیسی جێگری سەرۆکوەزیران داوامان لێکرا ئەمە ئەنجام بین و یەکێک لە بەشەکانی لێکۆڵینەوەی فستیڤاڵی هەنار بوو ڕووی داتاوە. ئێمە ساڵی 2023 لە شۆڕشی داتایە دەستمان کرد بە شۆڕشێک بۆ لێکۆڵینەوەی داتا و زانیاری لە فستیڤاڵی هەنار ئەویش لە ڕێگەی ڕاپرسیەوە. طبعاً ئەمە هاوبەش بووین لەگەڵ ڕێکخەرانی فستیڤاڵی هەنار بە خوشحاڵیەوە ساڵی 2023 ساڵی 2024 ئەم ساڵی شەر هاوبەشین لەگەڵیانە کە کارەکەین بە هەمان شێوە هاوبەش بووین لەگەڵ زانکۆی هەڵەبجە کە کۆمەڵی خوێنکارمان هەبوو ئەم خوێنکارانە بە خۆبەخشی هاوکارمان بوون لە کۆکردنەوەی داتاکان. ساڵی 2023 ئێمە نۆ خۆبەخشمان هەبوو کە نزیکی 237 خاوەن شوێنەکان کە کۆشکەکانی کە جەنابە باسی کرد لەگەڵ 353 سەردانیکەر پرسیاریان لێکرا. ڕاپرسیەکە تەفاسیلی زۆر وردیتیایە کە وردە باسیەکەین. ساڵی 2024 چواردە خۆبەخشمان هەبوو کە لە یەک ڕۆژە ڕاهێنانیان پێکرا. ساڵی 2025 بە خۆشحاڵیەوە 18 بۆ 25 خۆبەخشمان هەیە کە ئەوەی جێی خۆشحاڵیە ساڵی 2024 خۆبەخشەکانی کە ڕاهێنانیان پێکرا بوو ئەم ساڵ ئەوان ڕاهێنانەکەنەوە بە خۆبەخشی نوێ. یعنی بە شێوازێک سیستمەکە دانراوە کە پێویست نەکات ئێمە بەردەوام بیکەینەوە کە خۆی وەکو بڵێ سەستەینەبڵتیەکی تایە. ساڵی 2024 ئێمە توانیمان ژمارەی ئەو خاوەن کۆشکانەی کە ڕاپرسیمان لەگەڵکردن بەرزی بکەینەوە بۆ 455 و سەردانیکەران نزیکی هەموویەتی بڵێ و سەردانیکەرانیش تقریبا 870 سەردانی کار بوون. زۆر بەرز بۆ تۆ بەراورد بە 2000 بەڵێ و ئێمە لە پلانمانە هەیە ئەم ساڵ زۆر زیاتر بێ. ئامانجی چییە؟ ئەمەی کە دەستانایە بۆچی دەستانایە گەیشتن بەچی؟ طبعاً ئامانجی ئەم ڕاپرسیە چییە؟ ئێمە لە زانستی داتایە پێویستمان بە کۆمەڵێک داتایی ورد هەیە لە سەردانیکەران و لە هەمان کاتا لە خاوەنکارەکان. پرسیارەکان لۆ سەرچاواگرێ ئایا یعنی تەفاسیلی زۆر وردی تایە بۆ نمونە تەمەنی چەنە لەکوێوە هاتووە باگراوندی خوێندنی چییە ئایا لە دوای ئەم فستیڤاڵە ئەچێ بۆ کوێ هاتنی بۆ فستیڤاڵەکە چۆن بووە ینی سەبەبەکە چی بووە ئایا حەزی لە هەنارە یا حەزی لە خواردنێکە کە بزات لەناو فستیڤاڵی هەنارە با بڵێ مارکتینگی بۆ کراوە لە دوای ئەمە ئایا چۆن ئاموردەکاریەوە بەڵێ هەموو داتاکەی تایە لە وەکو جەنابە باسی کرد لە وێبسایتەکەی میت foundation.org هەموو داتاکەی تایە کە ئەتوانن ئیسفادەی لێ بکرێن. لە دوای وەرگرتنی ئەم داتا و زانیاریە ئێمە هەساین بە نووسینی راپۆرتێک. ئەم راپۆرتە تەقدیمی بەڕێزان ڕێکخەرانی فستیڤاڵی هەنار کرا کە لە کۆتای راپۆرتەکە ئێمە کۆمەڵێک پێشنیارمان پێشکەش کردوون. پێشنیارەکانیش لەسەر وردەکاری شیکاری داتاکە بوو. چ داتایەک جێی سەرنج بوو بەلاتانەوە کارتان لەسەر کرد کە ئەو نمونەی وەرتان گرتووە دەرخەری دەرەنجامیە بووە زیاد بکرێت لە فێستیڤاڵەکانی ترا وە چی تیا بوو کە جێی سەرنج بێت وەکو پێشنیاز بیدەن بەلایەنی ڕێکخرانی ئەم فێستیڤاڵە کە بڵێن ئەم دیاردەش هەیە؟ ئەوەی کە زۆر ئێمە تەرکیزمان خستە سەری و شتێکی ڕاستی تایبەت بوو بەلامانەوە ئەوەیە بەشداربووان لە هەردوو ساڵی 2023 و 2024 زۆری دانیشتووی هەرێمی کوردستان بوون. ئێمە لە وەکو باسم کرد لە کۆتایی راپۆرتەکەیە پێشنیارێک لە پێشنیارەکان کە تەقدیممان کرد ئەوەیە کۆنتاکتی و پەیوەندیەک دروست بکرێت لەگەڵ با بڵێن محافەزەکانی ناوەڕاست و خوارەوەی عێراق بۆ ئەوەی
بتوانن زیاتر گەشتیار بێنن. طبعا بەڵگەیەکە پێ بڵم کە ئیشیان لەسەر دەرەنجامەکەی پێشنیازەکانیەوە کردووە. ئەگەر خۆشت لێرە گوێت لێبوو بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری هەڵەبجە باسی لەوە کرد کە میوانێکی زۆر لە ناوەڕاست خواروی عێراقەوەتەوە چاوەڕێن زۆر لەوە زیاتر بێت. ڕەنگە کار لەسەرمە چکە پلانێکی سێمانگی بۆ ئامادەکاریم فستیڤالە ئیشی لەسەر کراوە. بەڵێ وەکو عەرزم کردی ئەمە بە حکمەوەی هاوبەشین لەگەڵ ڕێخەرانی فستیڤالەکەیە. ئەم با بڵێن شیکاریانی کە ئێمە کردومانەوە ئەم پێشنیارانی کە تەقدیمیەکەن بێگومان ینی جێ دەستخۆشیە کە زۆر بە باشی کاری لەسەر کراوە. هەر بۆ ئەوەی خۆشمان سێرێکی بکەین بە خێرایی و بینەرانیش بزانن باز لە چ داتایەکەکەین. تەماشایەکی خێرایی بەشی داتاکە ئەکەین لە وێبسایتەکە بەتایبەت ساڵی 2024 کە هاوکارانم ئامادەیان کرد پێکەوە پیشانی بینەرانی ئەدەین لە ئەو واڵی کە لە پشتمەوەیە. ئێوە تەنها لە فستیڤاڵی هەنارە میشەتان کرد یاخود ئەم کۆکردنەوەی داتایە لە فستیڤاڵ و با بڵێن ئیڤنتی تردا دەستان بۆ بردووە؟ ئێمە طبعا پرۆژەکانی دامەزراوەی میت تەرکیزی ڕئیسی لەسەر زانستی داتایە. ئێمە ئەو پرۆژانەی کە ئیشمان لەسەر کردووە یەکێکیان وەکو لەسەرتا باسم کرد پرۆژەی لێکۆڵینەوە و شیکاری با بڵێن اقتصادی شاری هەڵەبجەیە. لەناو پرۆژەکەیە تەفاسیلێکی زۆر ورد هەیە کاک پشتیوان کە ئەتوانیت بەکاری بێنیت بۆ با بڵێن بڕیاردان ڕۆڵی داتا پیشان ئەیە لە بڕیاردانە. وردەکاریەک هەیە لە هەموو خاڵێکی با بڵێن ئێمە زیاتر 2400 و زیاتر لە 2400 خاڵمان دۆزیەوە لە ناو هەڵەبجەیە کە سەردانمان کردن. ئەم مەبەستم لە خاڵ شوێنە. ئەم شوێنانە کاری چیتیا ئەکرێ بۆ چییە؟ ئایا شوێنەکە چەند ساڵە هەیە؟ ئەو کارەی کە تیا ئەکرێ چەند ساڵە هەیە؟ خاوەنەکەی ئەگەر بازرگانی بێ هەڵەبجەورد بوونەتەوە. بەڵێ دواتر ئەم شوێنە ئایا ئاسانکاری بۆ کراوە کەسێک کە خاوەن پێداویستی تایبەتە بتوانێت سەردانی بکە یاخود ناتوانێت؟ پارکینەکەی شوێنی چەند سیارە پارکینی هەیە؟ ئایا لە گواستنەوەی گشتیە ئاسان پێی ئەگەیت یاخود نا؟ طبعا ئەم شیکاریانی کە کاتێکە ئەم داتایە ئێمە وەری ئەگرین شیکاریەکی بۆکەین لە دوای وەرکردنی شیکاریەک داشبۆردێکمان هەیە لە وێبسایتەکە کە پیشانەین وەکو ئەمەی فستیڤاڵی هەنار کە ئینشاڵڵا ئێستا بینین. لە دواترە ئێمە پرۆژەیەکی ترمان هەیە بە ناوی پرۆژەی ئێر کوالتی نێتوەرک تۆری کوالەتی هەوا. زیاد لە 28 هەستەوەری زیرەکمان داناوە لە سلێمانی لە هەڵەبجە لە کەرکووک لە ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین لە گرمیان. بەردەوام ئێمە خەتی داتا وەرەگرین بۆ گۆڕانکاری کەش و هەوا بۆ کوالەتی هەوا. ئێستا بە خۆشحاڵیەوە زیاد لە 30 ملیۆن خەتی داتا و زانیاریمان هەیە بۆ بابەتە و وردەکاری ئەمانش بێگومان ئەکەوێتەوە سەر لایەنی داواکار کە وەکو باسم کرد بۆ ئەمەی هەڵەبجە ئۆفیسی جەنابی جێگری سەرۆکوەزیران داوایان لە ئێمە کرد بوو. بە خۆشحاڵیەوە ئەبینین کە وەکو جەنابیشت جێی خۆی گرتووە و پێشنیارەکانی زۆرن کە دوای پرسیاری ترم لەسەر ئەم کۆکردنەوەی داتایانە هەیە تا چەند ئەتوانێت خزمەت بە لایەنی بەرپرسانی ناوچەکە بکە بۆی کاری لەسەرکەن ئابووری ئەو شوێنە بەرەوە پێش بن. ئەمەی کە لە پشت بنەوەیە ئەمە ئەو داتایەیە کە میت فاوندیشن کۆیان کردوتەوە و شیکاریەکی وردیان کردووە. جا ئەگەر ئەم داتایە لە وێبسایتەکە بینەران کە بچنە سەری لە وێبسایتی میت فاوندیشن هەر یەکێک لەم چارتانە دەتوانی تۆ وردەکاریەکەی وەرگری بە کلیکردنیەکە سەری یاخود بەبردنی ماوسەکە بۆ سەری. جا ئەمە لە ڕووی ڕەگەزەوە ئەگەر کاکژیر خۆش دەتوانێت بەشدار بێ لە ڕوونکردنەوەی ئەم بابەتە. ئەمە باس لە ڕەگەزی بەشداربووانە. ئێوە ئەو نمونەی وەرتانگرت بۆتان دەرکەوت کە ڕێژەی بەشداری کامیان زیاتر ئەمەی لێرەیە دەرکەوتووە ئەوە تەمەن و ڕەگەزەکەش لە بەشی پشتەوە. طبعا لەوێ کە ببینین ئێمە باشی ئەم داشبۆردە لە چیایە هەچ کەسێک کە بیێ بەکاری بێنێ وەکو جەنابەت باست کرد ماوسەکە تەنها کلیکی لەسەر بکە ئەتوانێت بچێتە وردەکاری زیاترەوە. ینی لەمە ورترە بەڵێ زۆر لەمە ورتر ئەبێتەوە. ئێمە لێرە ئەبینین ڕێژەی بەشداربان لە ڕووی ڕەگەزەوە نێرینە زیاتر بووە لە مێینە تەمەنی 20 بۆ 29 ساڵ زۆرترین بووە گەنجێکی زۆر بەشدار بووە. ئەو زۆرینەی ئەوانەی بەشدار بوون. بڕوانامەتان بۆچی بوو لە فستیڤاڵێکی وایە ویستان بگەن بەچی؟ ئەو جێی سەرنج بڵێ طبعا ئەم
شیکاریە کاتێک ئێمە چینە ناو شیکاری و دروستکردنی راپۆرتێکی زانیاری لەسەر زانستی داتا پێویستمان بە کۆمەڵێک تەفاسیل هەیە چکە مەبەستی ئێمە نییە بۆچی بەکاریەت ئێمە ئەخێنە بەردەست ئەگەر بچینە ناو نمونەیەکەوە لایەنی با بڵێن قەرار بەدەست ئەو لایەنەی کە ئەوێ لەسەر ئەساسی ئەم داتایە بڕیارێک دەربکە بۆ چاکردن یا بەرەو پێشبردننی پێویستی بەوە هەیە کە بزانێت ئایا ڕێگەی هاتوچۆ چۆن بووە بۆ نمونە ئێمە لە یەکێک لە پێشنیارەکانمانە وردەکاری هەیە ڕەنگە لە کۆی گشتیا بە گرنگ نەزانرێ بەس کاتێ ور دەبێتەوە بەو داتایانە جێبایەخە خاوەن بازرگانیەک بۆ نمونە پێویستی لەوانەیە بەوە هەبێ بزانێ باگراوندی ئەو کەسەی کە سەردانی کردووە لە فستیڤاڵی هەنار ئەگەر کەسێک بێت بۆ نمونە خاوەن بڕوانامەی دواناوەندی بێ لەوانەیە حەزی زیاتر بە بابەتێک بێ کە ئەم خاوەن بازرگانیە توانێت دابینی بکە لە وەختەیە تارگێت دەگۆڕێ با هەندێک بە خێرایی بەسەر بە تەواوی پەیجەکە پیشانی بینەران دەدەم و دێمەوە بۆ ئەوێ بۆ هەندێک پرسیاری تر بکەین ئەمەی کە دەیبینن بە تەواوی وەبسایتەکە ئەگەر هاوکارانم بچنە سەرەوە بۆی وردەکاری ئەم کارەی میت بزانین سەبارەت بە ئەو شارانەی کە سەردانیکەران لێوەی هاتوون و هەروەها شوێنی مانەوە و هەروەها ئەوەی کە لە هەڵەبجەوە بەشداری کردووە ئەگەر هاوکارانم یەک تۆز خێراتر بۆی سوود لە کاتەکە ببینین تەواوی پەیجەکانمان پیشان بن ڕێگاکانی هاتنە ناوەوە بۆ هەڵەبجە وەکو کاکژیر باسی کرد و هەروەها ساڵانی سەردانیکەران چەندەم جارێتی سەردانەکە چەند ساڵ سەردانی کردەوە بە تەواوی وەکو پێم وتن ئێستا ئەم خاڵشی تیا خاڵی بۆچی هۆکارەکانی کڕینی تۆ لەو شوێنەیە چی بووە ئەمە وردەکاریکی زۆری تایە ئەگەر بمانێ دانیشین شیکاری بکەین بە سەعاتێک و 2 سەعات تەواو نابێت ئەم ساڵ پێتان وایە هاوشێوەی ئەوەی کە بەڕێوەبەری گشتی گەشت و گوزار پێشبینی کرد ئەوەی ئێوە دراسەیەکتان کرۆ پێتان وایە ژماری سەردانیکەران زیاد بۆ فێستیڤاڵی هەنار ئێمە بەپێی پێشبینی ئەگەر پێشبینی بۆ بکەین و لەسەر ئەساسی ئەوەی کە ساڵی 2023 بەراورد بە ساڵی 2024 ڕێژێکی زۆر زیای کرد بوو بەڕاستی ئەم ساڵ پێمان وایە ڕێژەکە زۆر بەرەو زیاتر ئەڕوە چونکە بەپێی ئەو پێشنیارانەش کە ئێمە تەقدیممان کردبوون بۆ ڕێخەرانی فستیڤاڵی هەنار یەکێ لە پێشنیارەکان وتمان کۆنتاکتی ناوەڕاست و خواروی عێراق بکەن و جەنابیشیان چیاخان باسی ئەوەی کرد کە زۆرینەی هۆتێلەکان لێستەوە حیجز کراون شتێکی کە ئێمە پێشنیارمان کرد شوێنی دانیشتن و شوێنی با بڵێن دەستشۆر زیاد بکرێ زیادیان کردووە خۆڵ و خاشاکێک هەبوو خەڵکێک گلەی هەبوو ئەو خۆڵ و خاشاک زۆر بۆ پلاستیکمان زۆر بینیوە ئەم ساڵ ئەم پرۆژیان لەسەر گوێتان لێگیرێ بێگومان باشە با پرسیارێکی گشتیت لێ بکەم ئەم جۆرە فێستیڤاڵانە دەکرێت چ خزمەتێ بە ئابووری ناوچەکان بکە چکە بینی لە هەرێمی کوردستان هەر ناوچەیەک بە بابەتێک دەوڵەمەندە و فێستیڤاڵی بۆکرێتەوە طبعا فستیڤاڵی هەنار خۆی لە خۆیە یەکێکە لە ئەساسی ترین ئەتوانم بڵێم ڕێگاکانی بەرەو پێشچوونی ئابووری لە شاری هەڵەبجە شاری هەڵەبجە شارێکە کە دەوڵەمەندە بە زۆر بەرهەمی کشت و کاڵی لە ناویانە ئەوەی کە زۆر دیارە هەناری هەڵەبجەیە بە خۆشحاڵیەوە هەناری هەڵەبجە ئێستا لە هەموو جیهانە ناوبانگێکی زۆر تایبەتی هەیە ئەمەش ئەبێتە هۆکارێکی بەهێز بۆ ڕاکێشانی سەردانی کاران و ڕاکێشانی بازرگانان و وەبەرهێنەران بە هەمان شێوە طبعا ئێمە گەر هەنێ نمونەی بەسیط هەیە بیری لێ بکەینەوە کەسێک بێوە سەردانی هەڵەبجە بکە بە بۆنەی فستیڤاڵی هەنارەوە لەوانەیە حەز بکە بزانێ ناو شاری هەڵەبجە چیتیە لەوانەیە شەوێک بمێنێتەوە بەدڵی بێ بە دوو شەو لەوانەیە وەبەرهێنەرێک حەز بکە وەبەرهێنانێکی بەهێز بکە لەوێ چکە بینێت وەکو بینیمانێمە نزیکی 300,000 سەردانی کارمان هەبووە ئەمە لە ڕێگەی ڕوانگەی ئابووریەوە زۆر بە ئەتوانم بڵێ بە ئاستێکی بەهێز کە ئەتوانێت بەردەوام بێ و لە هەمان کاتیشە بەردەوام بوونی بەرەو پێشچوونی ئابووری ئەتوانێت کار بکات لەسەر بەهێزکردنی زیاتری ئابووری شارەکە. بەڵێ من خۆشحاڵ بووم گفتوگویەکی باشمان کرد و بە هیوایەوەی کە دەرەنجامی داتاکانی ئەم ساڵی فێستیڤاڵەکەشە بوو بێنەوە لێرە جارێکی تر ئەم جاریان شیکارێکی ورتر بۆ ساڵی 2025 فێستیڤاڵەکە بکەین بەڕێز ژیر بورهان بەڕێوەبەری پەیوەندی گشتیەکانی دامەزراوەی میت سپاس. زۆر سپاس.